کە خاڵت زۆر جار لەلایەن چاڵەکان و سیاسەتمەدارانی ئێران کوردەکان ئێران مەبەستم ڕخنە لە حیزبی دیموکراتی کوردستان و حیزبی دیموکراتی کوردستانی ئێران دەگیرێت لەوەی کە بۆچی ئەمانە یەکتر ناگرن لە کاتێکدا ئەمانە یەک ئامانج و ڕێباز و شەهیدەکانیان یەکە بۆچی تا ئێستا یەکتریان نەگرتووە کێشە و بربەست و گرفتەکان چین؟ ئارەزوم دەکرد ئەت بەما سەبق شتێک بە نێوی لێکدابڕانی حیزبی دموکرات ڕووی نەدا بە و لە هەمان کاتدا هەوڵیشمدا و ئارەزوشم دەکرد کە حیزبی دموکراتی کوردستان و لایەکەی دیکەی دموکرات یەکگرتنەوەیان هەبوایە و تاوجێ پەیوەندی بەخۆمەوە هەیە وەک سکرتێری پێشووی حیزبی دموکراتی کوردستان لەو بوارەدا زۆر چوومە پێشی و زۆریشم ئیمتیازدا بە لایەکەی دیکە و زۆریشمان تەنازول کرد بەڵام لێکدانەوەی من ئەوەیە بەداخەوە لایەکەی دیکەی دموکرات وا مەسئولانە بە ئیحساسی مەسئولیەتێکی گشتی و نەتەوەی و ملی لە مقابل کوردی ئێران و هەردوو لای دموکرات نەهاتە پێشێ بۆیە تا ئێستا بەداخەوە پرۆسەیە جێبەجێ نەبوو بەڵام دیسا من هەر هیوادارم و گەشتبینیشم کە لە داهاتوودا بە جۆرێک ئێمە لێک حاڵیبوونێکمان هەبێ و مەسەلەی یەکگرتنەوە یەکەریەکنەوەش نەبێتن جۆرێک لە کارکردنی هاوبەشی ئەو دوولایانە ببێ بە ئەمری واقع و گرفت و کێشەیە تا ڕادەیەکی زۆر تەواو بێ. پێت وایە ئێوە وەکو حیزبی دیموکراتی کوردستان داواکاری کوردەکانی ئێرانتان جێبەجێ کردووە لەبەر ئەوەی کە ئێمە لە نێوخۆی وڵات نین حیزبێکی قانونی نین لە فعالیەتی انتخاباتی نین دەسەڵاتمان نییە حزورمان لە پارلمانی ئێراندا نیە لە شەهردارەکاندا نیە لە ئوستاندارەکاندا نیە بڕێک زەحمەتە قەزاوەتکردن لەسەر ئەوە بزانین چەندەمان جێبەجێ کردووە بەڵام تاوجێی پەیوەندی بە خەبات و تێکۆشان و مبارزە هەیە حیزبی دموکراتی کوردستان لە هەموو بوارەکاندا هەوڵی داوە بواری مەدەنی بواری دیپلۆماسی بواری تەشکیلاتی تەنانەت کۆمەککردن بە ڕوح و شخصیەت و کەسایەتی پێشمەرگە کە وەک شوێنەوارێکی بە قووەت لە جوڵانەوەی کوردی ئێران و ماوەتەوە و دەمێنێتەوە ئەوەشمان هەر هەوڵداوە ڕابگرین و ئیدامەی بدەین جا بۆیە بەشێکی زۆری پرۆژەی حیزبی دموکرات پەیوەندی هەیە کە چەندە لە داهاتوودا لە نێوخۆی کوردستان ئێران حزوری دەبێت بەڵام ئەوەندەی ئێستا ئیمکانمان هەیە من پێم وایە کۆتاهیمان نەکردو لەو پەیوەندیدا قوربانیشمان داوە هەرلانی کەم لە 8 سپتێمبری ساڵی 2018 سەرکردایەتی حیزبی دموکراتی کوردستان کە بۆ خۆم لەوێ حزورم هەبوو لەلایەن کۆماری ئیسلامیەوە بە موشک لیدرا هەر ئەوەی کە سەرکردایەتی حیزبی دموکراتی کوردستان بوو بە هەدەف دلیل بەرەوەی حیزبی دموکراتی کوردستان موقعیەتی و نفوذ و اعتبارێکی بە قووەتی هەیە کە حکوومەتی ئێران ناتوانێت نادیدەی بگرێ و کۆمەڵانی خەڵکێکی زۆری لەگەڵدایە. ئەگەر هەیە ئەو ئەزمونەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە لە نێوان دوو پارتی دەسەڵاتدار کە حکومڕانی و دەسەڵات و هێزیان بەسەر دوو ناوچەدا زیاتر هەیە لە ڕۆژهەڵاتی واتە لە ئێرانیش دروست ببێتن دوا ڕۆژ مەبەستم احتیمالی وە هەیە وابێ احتیمالی شەیە وانە بێ هەڵ و مەرج و شەرایەتی عێراق و کوردستانی عێراق و حیزبەکانی کوردستانی عێراق ئەو ڕەوتەی ئەوان بە دوایدا ڕۆیشتونە ڕەنگە لە زۆر بواردا لەگەڵ کوردستانی ئێران و حیزبەکان و ئێران فەرقی هەبێ بەڵامیدی من بەش بە حاڵی خۆم پێم وایە ئێمە دەبێت زۆر ئەزمون و تەجروبە لە تەجروبەی هەرێمی کوردستان یا باشووری کوردستان وەربگرین و ئەو کەم و کووری و کاستیانەی کە لێرە هەبووە زۆر جازەرەری گەورەی بە قەزەی کورتگەیاندووە لە داهاتوودا ئێمە لەوێ لەگەڵیان ڕوبەڕوو نەبینەوە یعنی من پێم وایە تەجروبەی زۆری بۆ ئێمە تێدا بووە لانی کەم لە چۆنێتی تعامل لەگەڵ بەغدا و فدرالیزم لانی کەم چۆنێتی لەسەر مەسەلەی یەکگرتووی نێوماڵی کوردی لانی کەم لەسەرەوەی کە ئێمە چۆن توانین لە بارەکانی جۆرا و جۆردا ئەدرسی بە قووەت لە یەکگرتووی و میلی گەرایی و ناسیۆنالیزمی کورد لە پارچەکەی خۆماندا دروست بکەین هەم لە تعامل لەگەڵ تاراندا ولا هەم لە ڕێخستنی هەموو تەنەوعاتی کورد لە کوردستانی ئێراندا. کاک خالد لە سووریا ئۆپۆزیسیۆنی سووری بە جۆرێک مامەڵە لەگەڵ کورد و هێزە کوردیەکان دەکات لەوێ کە پەراوێزی خستون یاخۆت وەک دەگوترێت دژایەتیشیان دەکاتن پێت وانییە کە لە ئێرانیش ئۆپۆزیسیۆنی ئێرانی دوجار بەرامبەر بە هێز و کوردەکان بەو شێوەی ئۆپۆزیسیۆنی سووریا بێت ئەگەر وا بوو ئێوە ئەڵتەرناتیڤتان چییە؟ گرفتێکی گەورەی ئێمە لە ئێران ئەوەیە کە تا ئێستا کە لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی بە هەموو تەنەوعاتیەوە لە شۆنی جۆرا و جۆر دانیشتوونە بەداخەوە زبانێکی یەکگرتو و واحید و لێک تێگەیشتنمان نەبووە پلتفۆرم و پرۆژەیەکی هاوبەشمان دروست نەکردو خوێندنەوەی وان لەسەر قەزیە کورد زۆر جیاوازە جاری وە دەتوانم بڵام هەتا ئەو مەرحەلەیە دەڕۆن کە ئێستاش لە مەسەلەی ئێمە نەگەیشتوونە بەڵام بۆیە ئێمە دوو حەلمان هەیە حەلێکەوەی پێشدا ئۆپۆزیسیۆنی کورد لە نێو ماڵی خۆیدا یەکگرتو بێ کە پەیامێکی بە قووەت بۆ ئۆپۆزیسیۆنی ئێرانی بنێرێ حەلی دووەم ئەوەیە بە تەواوی ئێرانەکان بڵێن ئەگەر ئێوە لە داهاتوشدا بەدەسەڵات گەیشتن دەبێت ئێمە لەسەر دێمۆکراسێکی تەوافقی بە تەوافق بگەین بەو معنایە پێشەوەی کە
ئێران دموکراسی تێدا زاڵ بێ لایەنەکان دەبێت تەوافقێکی کولیان لەسەر شتە ئەسڵیەکانی داهاتووی ئێران هەبێ و لە قانونی ئەساسی ئێراندا جێ بکەوێت ئەگەر ئەوە نەبێ لێک حاڵی نەبوون و یەکتر قبول نەکردن موقعیتێکی خراپ بۆ قەزای کورد لە داهاتووی تاران دروست دەکات ئەوەی ئێستا کە لە بەغداشەیە بەرهەمی دموکراسی نییە بەرهەمی تەوافقەکە کە کورد لە دەورانێکدا لە موقعیتی دەسەڵاتدا بووە لایەنەکانی غەیرە کوردی لە عێراق قبولیان کردو و بۆ بەشێک لە قانونی ئەساسی عێراقەوە بە ئاسانی لێ ناتوانن ژێر پێی بخن ئەمەش لە کوردستانی ئێران احتیاجمان بەوەیە جا بۆ یەکتم ئەوە دەتوانێت تەجروبەیەکی باش بێ بۆ ئێمە لە چۆنێتی تەعامل لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئێستا و لە داهاتوودا کا خالد لە ئێستادا لە هەرێمی کوردستاندا هیچ مەترسیەکتان لەسەر ئێوە هەیە مەترسیەکان چۆن ئاگەر لەسەر ئێوە هەیە لەگەڵ ئەمەشدا مامەڵەی هێزە کوردیەکان هێزەکانی هەرێمی کوردستان ئەوانەی حکومڕان و دەسەڵاتدارن لەگەڵ ئێوە چۆنە یەکەم معاملەی هێزە کوردەکانی کوردستانی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئێمە باش بوو ئێستاش باشە لە چەند ساڵی ڕابردووشدا زۆر باش بووە هیوادارم لەمەوە بەدووە هەم ئێمە ڕعایەتی هەرێمی کوردستان بکەین و هەم هەرێمی کوردستانی لە حەدی توانای خۆیدا ئاورێک وەسەر ئێمە بداتەوە کە تا ئێستا باشی کردووە لەسەر مەترسی لەسەر خۆمان بێگومان مەترسی هەمیشە هەیە نمونەی گەورەی ئەوە بوو حکوومەتی ئێران موشەکی لە دژی بارەگای حزبی دموکراتی کوردستان بەکارهێنا کە ئەو خارج لە ئیرادەی توانایی حکوومەتی هەرێمی کوردستان بوو بەڵام لەسەر جزئیاتدا ئایا مەترسیانە چۆنە ڕەنگە زەحمەتە ئێستا من واردی وردەکاری وشتی ورد بم بەش بە حاڵی خۆمان ئێمە بۆ خۆمان هەوڵ دەدەین کە تێبکۆشین خۆمان بپارێزین تێبکۆشین میکانیزمێک لە حزور و ژیانی ڕۆژانەی سیاسیمان بینە گۆڕێ کە کەمتر زەرەری تێدا بکەین هیچ فشارێک لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان هەیە کە بڕیارێکی وا بداتن ئەو بنکە و بارەگەکانی ئێوە واتە هەموو هێزانەی کە لە هەرێمی کوردستانن کە هی دەرەوەی عێراقن بارەگە و بنکەکانیان چۆڵ بکەن و لە هەرێمی کوردستاندا نەمێن هیچ فشارێک لەسەر ئەوان هەیە فشارەکان بە چ شێوازێکە ئابێ گومان لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا زۆر جار نوێنەرایەتی حکوومەتی هەرێم یا کاربەدەستانی حکوومەتی هەرێم لەگەڵ کاربەدەستانی ئێران دانیشتنیان بۆ لەسەر حزوری ئێمە قسەیان کردو کەمەوە بە شتێکی زۆر تەبیعی دەزانین بە شتێکی غەیرە تەبیعی نازانین چون ئێرە هەرێمی کوردستانە و بەرژەوەندی خۆی هەیە لەگەڵ تاران و لەگەڵ حکوومەتی ئێران و ئێمەش لێرە حزورمان هەیە بەڵام ئەوەی لە هەمووان گرنگترە ئێمە بە ئیحساسی مەسئولیت بجوڵینەوە لانی کەم حزبی دموکراتی کوردستان قەت هەوڵی نەداوە بە جۆرێک عمل بکە خوای نەخواستە بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان لە عێلاقاتی خۆی لەگەڵ تاران بە جۆرێک بێ کە زەرەر بە هەرێمی کوردستان و ئەوانە بگەێنێ بەڵام تا ئێستا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە تەبعەن زۆر جار بە ئێمە کوتراوە ڕعایەتی حاڵی ئێمە بکەن ئێوە ئۆپۆزیسیۆنی ئێرانین ئێمەش کتومانە سەعی دەکەین سەر چاوان تێدەکۆشین ڕعایەتی حاڵی ئێوە بکەین ئێمە حزبێکی بێمەسئول نین ئیحساسی مەسئولیت بەرامبەر بە وەزی هەرێمی کوردستان دەکەین زۆر جاریش ئەوەمان کردووە بە کردەوەش نیشانمان داوە ناوەندێک دروست کرا بۆ کۆکردنەوەی هەموو ئەو هێزانەی کە ئۆپۆزیسیۆنی کوردین لە ئێران کە پێکەوە یەکدەنگ و یەک هەڵویستیان هەبێ ئەمە بەکوێ گەشت ئەو ناوەندە ئێستا شەر لە گۆڕێدا هەیە لانی کەم دوو لای دموکرات و دوو لای کۆمەڵی تێدا هەیە هیوادارم لە داهاتووشدا ئەو ناوەندە بتوانێت کاری خۆی بکە بەڵام کار و کردەوەی ئەو ناوەندە تا ئێستا بە جۆرەی قەبارە و پێداویستیەکانی مەوزوعی ئێمە وە کوردی کوردستانی ئێران نەبووە بە باوەڕی من دەبێت کاری لەسەر بکرێ و زۆرتر پرۆژەی بۆ دابنرێ و زۆرتر ئەو چوارلایەنە لێک تێگەیشتنیان هەبێ و لە قۆناغی کێشە و ڕەقابەتی حیزبی و ئەو شتانە بێنە دەرێ لەسەر زەرورەتی پێداویستی دروستکردنی ئەدرسێکی بەقووەت بۆ کوردی کوردستانی ئێران لە ئاستی ئێران و لە ئاستی ناوچەکە و لە ئاستی نێودەوڵەتیدا کار بکەن بەو جۆرە ئەوە بناسیێنرێت خالد عەزیزی سکرتێری پێشووی حیزبی دیموکراتی کوردستان زۆر سپاس زۆر سپاس بۆ ئێوەش